سڵاوتان لێ بێ مناڵە جوانەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایم زۆر باش بن. ئەمڕۆ من لەم سروشتە جوانەی کوردستانم. خۆمان ئامادە کردووە لەم گوندە جوانەی کوردستانە بەرنامەیەک بکەین لەگەڵ ئەم مناڵە ئازیزانەی هاوڕێم. من پێتان ناڵێم ئێرە کوێیە، لەبەرەوەی ئەمەوێ زانیاریەکان مناڵەکانی هاوڕێم پێتان بگەین. بۆیە خۆمان ئامادە کردووە تاوەکو بەرنامەکەتان پێشەش بکەین. ئێوە ئامادەن؟ با دەست پێ بکەین. فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی. ئەی یاخوا میشە باش بن. من زۆر دڵم خۆشە ئەزانن بۆچی؟ بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی عەزیزی شەکەوێ. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ خاڵدان. خاڵدان. باشە گوندی خاڵدان سەر بە قەزای کوێیە؟ بازیان. سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بژین یەکچە بڵێ قایم بۆ خۆتان. ئەی ئافرین مناڵەکان بەڵێ. ئەجا ئێمە کە ئەمڕۆ هاتی نام گوندە جوانەیەوە هاوکارانمان لەسەر گوندەکەتان راپۆرتێکی جوانیان بۆ ئامادە کردوین. حەزەکەن بێکەوە سەیرێکی راپۆرتەکە بکەین؟ بەڵێ. کەواتە با بێکەوە بینەری بین. فەرموون! سڵاوتان لێ بێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم زۆر دڵخۆشم ئەم جارەش پێتان شادە بمەوە. ئەم ڕۆژە ڕۆین بەرەو ناوچەیەک و گوندێکی جوانی کوردستان. وەرن با پێتان بڵێم ئەو گوندە کوێیە؟ گوندی خاڵدان. ئەم گوندە جوانە سەر بە قەزای بازیانە و دووریەکەی نزیکەی 36 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. بەپێی سەرژمێری ساڵی 1950 دانیشتوانی ئەم گوندە ژمارەیان 139 کەس بووە. لە ئێستاشدا 23 خێزان لەم گوندەدا دەژین و ژمارەی دانیشتوانەکەی 165 کەسە. ئەم گوندە هاوسنوورە لەگەڵ گوندەکانی ئاڵیکزاو، هەنجیرە، برایم ئاوا و مۆرتەکە. ئەم گوندە دیبەنێکی تا بڵێ سەرنجڕاکێشی هەیە. ئەویش بەهۆی ئەو ژمارە باشەی کانیا و کارێزەکانەوە کە سەردەمانێک لەم گوندەدا 4 ئاشی ئاو هەبووە. هەر ئەمەش وای کردووە خەڵکی گوند بۆ دابینکردنی بژێوی ژیانیان پەنا بەرنەبەر کاری کشت و کاڵی و ئاژەڵداری. خۆشبەختانە لەم گوندەدا پێویستیەکانی وەک قوتابخانە و بنکەی تەندروستیشی تێدایە. لە ساڵی 1970 بۆ یەکەم جار لەم گوندە قوتابخانەی تێدا کراوەتەوە و یەکەمین مامۆستاش کە خزمەتی بە مناڵانی گوندەکە کردووە دەست بەکار بووە. هونەرمەندی سینەماکاری گەورەی کورد مامۆستا عەلی کەریم بووە. ئێمە نامانوێت هەموو زانیاریەکانتان لەسەر ئەم گوندە بۆ باس بکەین. ئەوەی ماوەتەوە پێمان خۆشە مناڵانی گوندەکە خۆیان بۆمان باس بکەن. کەواتە بازی تەڵە و هاوڕێکانمان زۆر چاوەڕوانمان نەبن و بگەڕێنەوە بۆ لای ئەوان. فەرموون! راپۆرتەکەتان بینی؟ بەڵێ. ئەی بەدڵتان بوو؟ بەڵێ. کەواتە با یەکچە بڵێ قایمیش بۆ هاوکارانمان لێ بین. دەستان خۆش مناڵەکان حەزەکەن ئێستا یەک بێمەلاتان و هەنێک گفتوگۆی خۆش بکەین بێکەوە؟ بەڵێ. زۆر چاکە ئەدی با بچمە لای کێ؟ محەممەد گیان چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ باشم. هەر بشی محەممەد گیان. محەممەد لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 3. لە پۆلی 3. ئەی ئافرین هەر بشی. محەممەد بەڵێ. گوندەکەیەوە قوتابخانەی تایە؟ بەڵێ. هەتا پۆلی چەند؟ 9. تا پۆلی 9 باشە ئەگەر دەرچن بۆ 10 و 11 و 12 ئەچن لەکوێ خوێنن؟ بازیان. بازیان باشە بەچی هاتو چۆکن؟ بە سیارە. بە سیارە
ئەبێ کە ئێوە چون بۆ قوتابخانە دەنگە دەنگکەن و قیژە قیش بکەن لە ناو سیارەکەیە نەخێر بۆچی بۆ شۆفێرگە سەری لێ تێک نەچێ و دام نەکە ئەی ئافرین هەر بژی کەواتە بێ ئێمە لە ناو پاسەکەیە بە بێدەنگی دانیشین وایە باڵێ ئافرین یەک چەپڵی قایم بۆ کاکە محەممەد مایکەکە بە بە ڤیانگیان ڤیان بەڵێ چۆنی باشم ئەی یاخوار باشبی ڤیان بەڵێ ئەوە تۆ هین شاریا خوشک و خوشکن بەڵێ کامتان گەورەترن شاریا شاریا ئەیکە جوانن ماشەڵاتان لێبێ ڤیانجان تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئافرین لە پۆلی یەک بووی دەرچوو بۆ پۆلی دوو بەڵێ ئافرین حەزە لە قوتابخانەیە بەڵێ بۆچی حەزە لە قوتابخانەیە لە قوتابخانە چی فێرەبی زانست زانیاری ئەی ئافرین زانست و زانیاری فێرەبی وایە بەڵێ ئەی ئادی بزانم وانەی بیرکاری فێری هیچ شتێک بووی بەڵێ باشە دوو سێو لەگەڵ دوو سێوی تر کۆی کەیتەوە کاتە چەند سێو چوار ئافرین کەواتە تۆ لە قوتابخانە بە باشی گوێ لە مامۆساکان نەگرتووە وایە بەڵێ ئافرین حەزەکەی ئەوە بەردەوام لە قوتابخانە لە وانەکانتا باشبی بەڵێ کەواتە ئەبێ بەگوێی مامۆساکانە بکەی ئەبێ شەوان زوو بخەوی ئەبێ بەیانیان زووەسی لە خەو بۆ ئەوەی بچی بۆ قوتابخانە ئەبێ لە قوتابخانەش بە باشی گوێ لە مامۆساکانە بگری باشە بەڵێ ئافری ڤیانجان ڤیان بەڵێ چیمان پێشکەشەکەی گەران گۆرانی ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ باکو خایەنی ژینگە لای هەمومان گرینگە کارێکا پڕ پیرۆزی هێمایە بۆ دسۆزی دەبێ هەموو بەشدابێ چالاک و دەست بەکار بنرا ژینگەما پاک بێ لە هەڵ و خاشاک بێ لە ژینگە خاوێن جوان لە ساک دەژین هەمومان ئەی ئافری ڤیانجان یەک چەپڵی قایم بۆ دادە ڤیان هەر بژیت ئافرین کاکە شوان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی گیان شوان ناوێکی زۆر زۆر کوردی و خۆشە وایە بەڵێ ئافرین باشە بەکێ ئەوترێ شوان مەڕ و هاڵاتەکان ئەو کەسەی کە ئەچێ بۆ لای کێ مەڕوو ماڵاتەکان باڵ. وایە ئافرین کەواتە ناوێکی کوردی زۆر زۆر خۆشەیە ئەزانی بەڵێ ئافرین شوانجان تۆ لە پۆلی چەنی دوو تۆش وەکو دادەڤیان لە پۆلی دووی بەڵێ ئەی ئافرین هەر بشیت حەزە لە قوتابخانەیە تۆش بەڵێ ئەی حەزە لە پاک و خاوێنیە بەڵێ باشە پۆلەکەی خۆتان ئەگەر پیس بێ تۆ چیەکەی پاکەکەمەوە پاکەکەیتەوە بۆچی چونە بۆی پیس نەبێ ئەگەر پیس بێ تااقەتان هەیە لە پۆلەکەتان نابخوێنن نەخێر وایە باشە ئەی ئەگەر هاوڕێکە شتێکی لەسەر زەویەکە فرەیە تۆ چی پێڵی پاک ئەرام هەڵی گەرە بکە ناتانڵی خۆڵەکەەوە ئەی ئافرین ئەبێ ڕێنمایی ئێویشکەی بۆ ئەوەی ئەوی شت فرە نێتە سەر زەویەکە وایە بەڵێ هەر بشی کاکە شوانەگیان ئافرین یەک چەپڵی قایم بۆ کاکە شوانەگیان دەست خۆش مایکەکە بە بە شاریاگیان شاریا بەڵێ چۆنی باش ئەی هاوار کە جوان و ئاقڵن شاریاگیان بەڵێ تۆ ئەڤینی خوشکە زۆر خۆشەوێ بەڵێ ئافرین ئەی ئاگاولێتی کاتێک کاتە بۆ قوتابخانە بەڵێ بێکەوە بەیانیان نەچن وایە بەڵێ ئافرین ماڵتان دوورە لە قوتابخانەکەەوە بەڵێ باشە بەسەر شۆستەکەیان ڕۆنیان بەسەر شەقامەکەیە بەسەر شۆستەکە ئەبێ بەسەر شۆستەکەیان بڕۆن وایە ئافرین شاریاگیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین باشە شاریا پرسیارێکی لێکەم ئەگەر ڕۆژێک هاوڕێکێ نەخۆش بوو هاوڕەکانی پۆلەکەی خۆ داتەوە بۆ قوتابخانە تۆ چۆن ناوکاریەکەی بۆ ئەوەی لەوانەکانی یادوانەکەوێ یارمەتێدە چۆن ئەچی بۆ لای وانەکانی بۆ بخوێنیتەوە لە ماڵەوە بڵێ مامۆسا ئەم ئەرکەی یاینەیە ئەم وانەیەمان خوێند پێویستە تۆش ئەم وانەیە بخوێنی ئەی ئافرین کەواتە کارێکی باشە ئێمە هاوکاری یەکتریکەین لە ناو خۆمانەیان کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە ئەی ئافرین شاریاگیان شاریا بەڵێ ئادی تۆ چی پێشکەشەکەی ژینگەی کوردستان عادی. ژینگەی کوردستان بە دارستان و باخی بە کێڵگە و دەست و شاخی باڵندە و گیانداری چەموکانی و ڕووباری ژینگەی ئەم کوردستانە پاک و دڵگیر و جوانە لە کاتی گەشت و سەیران چوون بۆ دەشت و سەرکێوان کاتێ دەگەڕێمەوە کە بەرەو ماڵ دێمەوە چاو دەگێڕم لەو ناوەتی پاشماوەی جێماوە کۆی دەکەمەوە تاو دەیپێم بۆ جێگای شیا بە هەموو توانە هێزم ژینگەکەم دەپارێزم ئەی ئافرین کەواتە تۆش حەزی لە پاراستنی ژینگەیە بەڵێ هەر بژیت باشە ئادی پێم بڵێ چ ڕێنمایەکە هەیە بۆ کەسانی کە ئەچن بۆ گەشت و سەیران و ناوچەکانی خۆیان پیسەکەن
چیا پێڵەی بۆ ئەوەی خەڵک دەشت و دەر پیس نەکە کە چوون بۆ ئەوێ ژینگەکان پیس نەکەن ئەی ئافرین ئەگەر شتیشیان خوارد پێویستە پاشماوەکانیان بکەنە چیەوە ئەلاگێ بیکە نە ئەلاگەیەکەوە ئەی ئافرین هەر بشی یەک چەمڵێ قایم بۆ دادە شاریە ئافرین شاریەکیان مایکەکە بە بەدادە سومەیە سومەیە گیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی یاخوا و کاتێ باش بی سومەیە گیان ئەی تۆ لە پۆلیسەنی لە پۆلیسێ لە پۆلیسێ ئەی ئافرین هەر بشی سومەیە بەڵێ سومەیە بەڵێ باشە ئەم گوندەی ئێوە ئاوی چی بەکارێنێ ئاوی بەلوعی هەیە یان ئاوی کانیا و کارێز ئاویکانی ئاوی کانی بەڵێ بەبووری ڕاتان کێشاو بۆ ماڵی خۆتان بەڵێ باشە ئێستا وەرزی هاوینەوە نیە بەڵێ ئەو بەرەو کەم بوونەوەچێ وایە بەڵێ باشە ئەبێ ئێمە ئەو بەفی ڕۆبین نەخێر باشە کاتێک کە پێویستمان بە ئاوەکە نەما ئەبێ بیگرینەوە یان ئەبێ هەر ئاوا لە بەری بڕوە ئەبێ بیگرینەوە ئەبێ بیگرینەوە ئافرین ئەی باشە ئێوە کانیشتانەیە لە گوندەکەتانە بەڵێ باشە ئەبێ ئێمە سەرچاوی ئاوەکە پیسکەین و لێڵێکەین و بەردی تێفڕێین نەخێر بۆچی لەبەوەی کە پیس دەبێ ئافرین لەبەرەوەی پیس ئەبێ و دواتر خەڵک سوودی لێ نبینێ وایە بەڵێ ئافری سومەیە گیان سومەیە بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ ئەو سەرچاوی ژیانە دیادەی جوانی ێزدانێ نابێ بە فیڕۆی بدەین بۆی وڵات پێشخۆین خاک و ئاوی نیشتیمان سەرمایەیە بۆ هەمووان ئەی ئافرین هەر بش یەک چەمڵێ خامی بۆ لێبەن دانیارگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە هەڵا باش یاخوار باش بی دانیارگیان تۆ لە پۆلی چەنی چوار پۆلی چوار ئەی ئافرین هەر بشی دانیارگیان بەڵێ خەڵکی ئەم گوندە کاری کشت و کاڵەکەن بەڵێ ئادی کشت و کاڵ چیەکەن تەماتە خەیار ئێ کوولەگە بانجان گەنم جۆ گەنم و جۆشەکەن هەر بژی ئەوە کارێکی زۆر باشە باشە کارێکی ڕاستە ئەگەر خەڵکی گوندەکان واز لە کشت و کاڵ بێنن ناخێر بۆچی لەبەرەوەی کشتتوکاڵ بۆ خواردن و سوود بۆ خۆمان ئافرین کشت و کاڵ خواردنمان بۆ پەیاکە سوودمان پێگەێنەیە ئێمە ئەتوانین لە ڕێی کاری کشت و کاڵەوە وڵاتەکەمان ناوەدانکەینەوە دواتریش ئەگەر ئێمە کاری کشت و کاڵ نەکەین خەڵکی شارەکان هیچ شتێکەوێ بیخۆن نەخێر نەخێر کەواتە ئێمە خواردن بۆ خەڵکی دابی نەکەین و دواتریش ئەبێ بەداهاتێکی سەرەکی بۆ ژیانمان وایە بەڵێ ئافرین تۆ لە کاری کشت و کاڵ و کاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی یارمەتیاندا یارمەتیانەی ئاو و چاو نانوشتیان بۆ بیتە سەر زەویەکان بەڵێ ئەی ئافرین دانیارجان دانیار بەڵێ ئەی تۆ چیم پێشکەشەکەی گۆرانی ئادی گۆرانێکە بۆ لە سەرتا ساڵە براکان خوشکام هەڕۆزە دەرگای مەکتەب کرای ئەبشویان بڕایە چەندێرە قوتابخانەیە بۆ زانی هێلانەوەی ڕێی خوێندن بگرین بێکتر شادبنە ئەی ئافرین حەزر لە قوتابخانەیە زوو بکرێتەوە بەڵێ دەی بەو هیوایم زوو پشوەکە و تەواو بێ و بگەڕێنەوە بۆ قوتابخانە باشە بەڵێ یەک چەمڵێ قایم بۆ دانیارکە هەر بشی لێوانجان مایکەکە بە بەدادە لێوانجان بەڵێ چۆنی باشم دەنگە بەرزکەرەوە باشم لێوانجان چۆنی باشم باشی بەڵێ ئەی یاخوام و کاتێ باشبی دادە لێوان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی نەخێر ئەم ساڵ دەچم بۆ مەکتەب ئەم ساڵ ئەی گیان کە جوانە لێوان لام وتان بچووکترە وایە بەڵێ ئافرین ئەبێ ئێوەش بە هەمووتان خۆشتان بوێ و کە چووە قوتابخانە بە هەمووتان ناوکاری بکەن وایە بەڵێ لێوان بەڵێ حەزەکەی زوو بچیتە قوتابخانەوە کووە ماوڕێیانە و بەڵێ ئەی حەزەکەی لەوانە کاتا زۆر باش بی بەڵێ کەواتە بێ شەوان وەک هاوڕێکانێ زوو بخەوی ئەبێ بەیانیانیش زوو ئەستی ئەبێ بە قسەی دایە و بابە بکەیت ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوەکان بخۆی بۆ ئەوەی مناڵێکی زیرەک و جۆرایڵە لێ دەرچێ باشە بەڵێ لێوانجان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی گۆرانی گۆرانی ئەتی گۆرانێکم بۆ بڵێ الله ئەکبەر دەمەوە بەیانە سارەت ڕۆژ و چالاکی ژیانە پێشلات و هەفتان لاخە و بلبولان واگەشانە واگەشۆنچە و گوڵان واگەشانە واگەشۆنچە و گوڵان پاجیکەجی گەنج و جاڵە و مالان لەگەڵ تۆ داڵێن سپاس وداگیان وا بەیانی هات هەستە بێدار بە کاتی دەش بە هات دەست بەکار بە ئەی ئافرین هەر بژی لێوانجان نەرسۆتە قوتابخانە کە چیشتی مناڵانەی باشی لەبەرە هەر بژی یەک چەمڵێ قایم بۆ دادە لێوان ئافرین لێوانجان مایکەکە بە بەکاکە دەرباس
دەرباسیان بەڵێ چۆنی باشە ئەی یاخوا و کاتێ باشبی دەرباسیان بەڵێ خزمات چۆنن وەڵا باش ئەوە هەمویان باشن بەڵێ ئەی لەخوا بەزیابێ دەرباسیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 6 لە پۆلی 6 ئافرین هەر بشی دەرباس بەڵێ لەم گوندەی ئێوە بەڵێ خەڵک بەڵێ کاری ئاژەڵداریەکە بەڵێ ئاژەڵ چی بەخێوەکەن مانگا مەڕ بزن باشە تۆ سوودەکانی مەڕوو مانگا و بزن نەزای چییە؟ مانگا بۆ شیرەکەی مەڕ و بزنیش بۆ خوریەکەی بۆ گۆشتەکەشی بۆ شیرەکەی و بۆ گۆشتەکەشی وایە؟ بەڵێ باشە تۆ کێ مەڕەکاتان بۆ باتال ئەیان لەوەڕێنێ باوکم باوکێ ئەی تۆ چی هاوکاری بکەی؟ بەڵێ ئافری کەواتە لە کاری شوانی شێزانی بەڵێ هەر بژیت کەواتە ئێمە پێویستە لەسەرمان کاوکاری خێزانەکانیش پا بکەین وایە؟ بەڵێ باشە ئەیە بێ ئێمە ئازاری ئاژەڵەکان بین نەخێر نەخێر نابێت ئافرین یەک چە بڵێ دەرباس بەڵێ ئەی ئافرین ئەتوانی گۆرانێکم بۆ بڵێ بەڵێ ئادی گۆرانێکم من هۆگری پێنووسم پەیوی باش باش دەنووسم بۆ خزمەتی گەلاکەم کاتی بۆ تەرخان دەکەم دڵسۆزی هەموو خەڵکم بۆ هەمووان بەکەڵکم مامۆستا فێری کردوم بەزانە ژیری کردوم ئەوەی لە پێنووسدا گەنجینەی گەشت دنیاە هەر بژیت یەک چ بڵێ قایم بۆ کاکە دەربازیان ئافرین هەر بژیت مایکەکە بە بەخۆشی خۆشی گیان بەڵێ چۆنی باشم ئەیخوام و کاتێ باشبی خۆشی گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین خۆشی بەڵێ ئێوە وەکو کچەکانی گوندەکە ئێستا کاتی پشووی هاوینەوە نیە بەڵێ باشە خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن چی یاریەکەکەن یان ڕۆژانە خۆتان بەچیەوە خەریکەکەن ڕۆژانە ئێستا لە ماڵەوە تۆ چیەکەی یاوکاری دایک و باوکمەکەم هاوکاری دایک و باوکە ئەی یاری وشت ناکرد لەگەڵ هاوڕێکاتە بە چی یاریەکەکەن یاری چاو شارکێ و ئەی ئەڵما قۆزانی بەڵێ ئەی خەتخەتێن و ئەمانە بەڵێ باشە مناڵ یاریە کووردەوارەکان بکە یان یاری بە مۆبایل و ئایپاد بکە یاریە کووردەوارەکە یاریە کووردەوارەکان باشە ئەگەر ئێمە بەردەوام بین لەسەر یاری ئەلکترۆنیەکانی وەکو ئایپاد و مۆبایل و ئەوانە کارێکی ڕاستەکەی نیانەڵە کارێکی هەڵا ئەەکەین کارێکی ئەڵاکەین چونکە تااقەتی خواردنمان نامێنەیە چاوەکانمان کزە بێ تااقەتی خوێندنمان نامێنەیە بۆ خۆمان نەر خەریکی مۆبایل لە بین و ئەو کاتە مناڵێکی تەمەڵ و هیچمان لێ دەرەچێ وایە بەڵێ ئەی ئافرین باشە خۆشی بەڵێ ئەدی چیمان پێشکەشەکەی گۆرانی ئەدی گۆرانێکم بۆ بڵێ بەفر ئایلم بەفرەباری وە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نە درەخ نە هەورازی بەرزە سەخت هەمووی لە بەفراکەپا بێسروێ و بێچ بە دەی منداڵان یاری دەی گردنەوە دوو بەرە ئێمە ڕاکە هێرش وەرە هیوا تۆپەڵ لە خەڵکە گوێ ڕزگاری پێسڕکە ئەی ئافرین هەر بژی یەک چە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش مایکەکە بە بە کاکە لاوی لاوی گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی خوار باشبی لاوی گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی 4 ئافرین لاوی گیان بەڵێ ئەدی پێم بڵێ لە وەرزی زستانە ئەم ناوچەیە گەرمەیان ساردە ئاساردە ساردە بەڵێ. باشە کارێکی ڕاستە دارەکان لە زستانە ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە نە نەخێر بۆچی لەوەرەی ژینگەمان پیسەکە پیسە بێ سوودەکانی دەرچیە ئەزانی هاوای پاکمانەداتێ ئێ سێبەرمان بۆ زیادەکە ئافرین ژینگەمان بۆ بۆ جوانەکە جوانەکە لە بەروبوومەکەشیە خۆی دەخۆین. وایە بەڵێ کەواتە لە بری ئەوەی کە ئێمە دار ببرینەوە پێویستە ساڵانە چی بکەین دار بچێنین وایە بەڵێ ئەی ئافرین لاوی گیان لاوی بەڵێ ئەدی چی با پێشکەشەکەی زەنگ لە زەنگ لە دوورە گوێم لێ زەنگێ مشتەواڵی پێ زەنگی دەستپێکی خوێندن مشداوە سەرکەوتن پێرە پۆلا هەموو بەشدار بێن چالاک و دەست بەکبین ڕاوەکردن و پچا پۆلمان دەگاتە کوڵسار مامۆستا خۆی دەگاتە زانایە ماسا خۆی دەگات ڕاوەکردن و پرسیا پۆلمان دەگاتە کوڵسار بە هەموو بەشدار بین چالاک و دەست بەکار بین لەم کانێت ئەتا نەنۆشین تا ئافرین یەک چە بڵێ قایم بۆ کاکە لاوی گیان دەست خۆش هەر بشی ماکەکە من بە کاکە شاخەوان شاخەوان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە هەڵال باش ئەی هەر بژی شاخەوان نەتوانێت بە شاخەکانی کوردستانە سەرکەوێ بەڵێ بەڵام ئێستا نا کەی کە گەورە بووی وایە
بەڵێ چونکە ئێستا مناڵی لەوانەیە هێز و توانا و زۆر نەبێ دواتریش نابێ بە تەنیا بچینە کوێ سەر شاخ و دەشت و دۆڵەکان وایە بەڵێ ئافرین شاخەوانجان بەڵێ تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئەی ئافرین شاخەوان بەڵێ لەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێە بەڵێ چی لێ ئاژەڵی کێوی کەوێشک و سبۆرە و گورگ و سەگ گۆرگ و سەگیشی لێ وایە بەڵێ باشە ئەبێ ئێمە ئاژەڵی کێویەکان بکوژین و ڕاویانکەین و لە ناویان بەرین نەخێر بۆچی لەبەر ئەوەی ئەوان ژینگەکەمانیان جوان کردووە ئەوان ناوسەنگی زەویان ڕاگرتووە سێرکە ئێستا ئێمە لە ژێرم سێبەرین وایە بەڵێ ئەگەر چۆلەکەکان بەو دارەوە ڕاو بنینیان بیان کوژین و ڕاویان بکەین جۆمان لە دەنگی چۆلەکەیەک نامێنێ وایە بەڵێ ئەو کاتە خۆشە ئێمە هەراوە بە بێدەنگی دانیشین نەخێر نەخێر کەواتە سروشتەکەشمان ئەوان جوانیان کردووە وایە بەڵێ ئافرین باشە ئەگەر بینی و کەسێک لەم ناوەڕاوەکە یا مناڵێکی هاوڕێ و ئاژەڵێکی گرتووە و ئەیباتەوە بۆ ماڵی خۆیان تۆ چیەکەی دەڵێم ئازادی بکە ئافرین ئەبێ ڕێگری لێ بکەیت و پێی بڵێ ئازادی بکە وایە بەڵێ هەر بشی کاکە شاخەوان جان بەڵێ ئەی تۆ چی پێشکەشەکەی خوێندەواری ئادی خوێندەواری چراژی لە ڕێگەی ئاواتی شیری دەرسە چاوی بیر و زانی لە هۆشیاریە و ڕاپەڕی لە خوێندەواری ئازادیە سەرفرازیە و شادیە چارەی دەردی هەژاریە لەناو بەری مێدانیە خوێندەواری دەریای هەستە شەوقی لالەی بیر و دەستە بۆ میلەتێکی بەبەستە گزنگی ڕێژە و هەڵبەستە بەزی و پتۆڵی و ناوداری ئاوەداری و گەشاداری گشت داهێنان و زانیاری هۆی خوێندەواری ئەی ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش ئافرین سەربەزیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئایم نییە ئەی یاخوار باشبی سەربەزیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی 4 ئافرین سەربەزیان بەڵێ ئێوە وەکو کوڕانی گوندەکە بەڵێ لەم وەرزی هاوینەیە بەڵێ خۆتان بەچیەوە سەرقاڵەکەن بەیاری بە یاری ئەدی یاری چیەکەن یاری چاشارکێ یاری چاوشارکێ چیتر ئەو یاریانەی کە کوڕانێکە لە گوندەکە چی و چی مارە گرتە و ناشارنەوە ئەی تۆپێن تۆپێن و ئەوەشەکان بەڵێ سەربەزیان بەڵێ ئێمە ئەبێت لەسەر شەقامەکان یاریکەین نەخێ ئەیە بێت لە کوێ یاریکەین بۆ شوێنی یاری ئافرین ئەبێت لە شوێنی تایبەتی یاریکردن یاریکەین وایە بەڵێ ئەیە بێت لە کاتی یاریە پاڵ بە یەکتریەوە بنین یان یەکتری ئازار بین نەخێ نەخێرە بێ ئاگاشمان لە یەکتری بێ وایە بەڵێ ئەی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ کاکە سەربەز سەربەزگیان بەڵێ مایکەکەمە بە کاکە یوسف یوسفگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵێ باش ئەی یاخوار باشبی یوسفگیان تۆ لە پۆلی چەنی چوار 4 ئافرین یوسف بەڵێ لە گوندا بەردەوام کاری کشتتوکاڵەیە وایە بەڵێ باشە وەرزی پاییز وەرزی چییە وەرزی چاندنی تۆکان وەرزی چاندنی تۆکانە ئەی باشە وەرزی هاوین وەرزی چییە وەرزی ژنەکانە دوورینەوە بەرهەمە کاتانە دوورن گەن و زۆر دوورینەوە ئافرین باشە بەرهەمی تر چی هەیە کە بیدورنەوە لە هاوینە یان چی پێگا لاوینە شووتی و کاڵەگ و تەماتە و ئەمانەتان هەمووی هەیە و کۆشیەکەنەوە وایە بەڵێ ئافرین کەواتە لە گوندەکانە بەردەوام کاری هەیە و خەڵکیش بەردەوام کارەکە وایە بەڵێ ئەی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ کاکە یوسف ناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو ئەی پێتا خۆش بوو منی شاتمە گوندەکەیەوە منیش زۆر دڵم خۆشە زان بۆ لەبەرەوەی زۆر سوودم لە گفتوگۆکاتان بینی و زانیاری زۆر باشتان نامێن لەسەر خۆتان و گوندەکەشتان ئاها بەڵام ئەزانن زۆر نیگەرانم بڵێن بۆچی لەبەرەوەی بەداخەوە کاتی بەرنمەکەم کۆتایی هاو ئەبێ گوندەکەتان بەجێ بێڵم و بە دوای گوندێکی ترا بگەڕێم بۆیە لێرەیە بەجێتان هێڵم هەتا گوندێکی تری کوردستان بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ وحافیز